ڕۆ بەچی بەشداریت کردووە؟ وەڵای لە بواری موزیکی. ئەو بابەتی دوا تۆ دروستت کردووە؟ بەڵێ. کێ هاوکاری کردی بۆ دروستکردنەکەی؟ باوکم. چۆن بوو بیرۆکەیەوت بۆ هەو ئەم بابەتە دروست بکەیت؟ وەڵای حەزم لە بواری موزیکە بوو. بەڵام حەزم لێی بوو بەڵام زووتریش بواری سیارەم کردبوو سیارەکەشم حەزم لێی بوو دانەیەکی تریش بکەم. ئێستا ئەوم کردووە یعنی تایبەتە بەلام و زۆر جوانە. ئەم بابەتە کە دروستت کردووە ئەمە کۆمەڵێ میوزیسیان لێ موزیکەژەن و ئەمانیش لێو گوێ لێگرن؟ بەڵێ. چی بەکارهێناوە بۆ دروستکردنەکەی؟ وەڵا هەندێک نەفەر و لەگەڵ دار و فەڕش. تا چەند دڵخۆشی بووی کە کارەکەت جوان دەرچووە؟ زۆر ئەمانەم بە قوماش دروست کردوون ئەم قوماشی سوور و پەمەیەکی تاڵ ئەمانش لۆگۆن خەڵک و شتن لۆگۆن کەسەی ئەم شتە دەکەن گۆرانی دەڵێن بەڵام هێشتا نەفەرەک ئەوانەی کە گۆرانی دەڵێن هێشتا نهاتوونەتە سەر ستەیجەکە. بەنیازیت ئەوی بۆ زیاد بکەیت؟ نەوەڵا پێم تاوا ناکرێت.